ماوەی چەند ڕۆژێکە سوپای تورکیا لە قوڵایی خاکی باشووری کوردستانەوە ئۆپراسیۆنێکی دیکەی بۆ سەر گەریلاکانی پەکەکە دەست پێکردووە و ناوی ناوە چنگی بروسکە. ئەم ئۆپراسیۆنە لە دوای ئۆپراسیۆنێکی دیکەی سەرەتای ئەم ساڵدەیە کە لە ناوچەی هەفتانین بۆ ئازادکردنی دیلەکانی ئەنجامیدا. لە ئۆپراسیۆنەکەدا فڕۆکەی جەنگی و هێزی زەمینی بەکاردێنێت و ڕوبەڕووبوونەوەی سەخت لە نێوان هەردوو لا بەردەوامە. بە پێی زانیاریەکانی پەیام شەڕ و ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی تورکیا و گەریلاکانی پەکەکە و بۆردومانی ناوچە سنووریەکان بەردەوامە و تاوەکوی ئێستا سوپای تورکیا جگە لە جێگیرکردنی چەند یەکەیەکی سوپا لە ژمارەیەک گرت و تەپۆڵکەی ناوچەکە پێشڕەویەکی ئەوتوی نەکردووە و ڕوبەڕووی بەرگری سەختی گەریلاکانی پەکەکە بوونەتەوە. ئۆپراسیۆنی ئەمجاری تورکیا لەسەر خاکی هەرێمی کوردستان لەسەر بناری چیای مەتینە کە یەکێکە لە شاخە هەرە ستراتیژیەکان کە دەڕوانێتە سەر دوو ناوچەی هەرە گرنگی قەزای ئامێدی و بەشێک لە ناوچەکانی دیکەی پارێزگای دوهۆک. ناوچەکانی مەتینان، ئافاشین و زاب کراونەتە ئامانجی هێرشەکان و گەریلاکانی پەکەکەش ڕوبەڕوویان بوونەتەوە و شەوی ڕابردوو شەڕێکی سەخت لەسەر زناری کێستا لە نزیک گوندی هورورێ ڕوویداوە. تا ئێستا ئاماری کوژرا و برینداری هەردوو لا نازانرێ، بەڵام میدیاکانی سەر بە پەکەکە باز لە کوژرانی ژمارەیەکی زۆری سەربازی سوپای تورکیا دەکەن. لە هێرشەکەی شەوی ڕابردوو سوپای تورکیا ئامانج لێی کۆنتڕۆڵکردنی زناری کێستە بوو چونکە زیاتر لە 50 گوندی سنووری ناحەکانی کانی ماسێ بامەڕنێ و باتیفات دەکەونە ژێر ئەو ناوچەیەوە. لە ڕاگەندراوێکیشدا هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کەچەکە ڕای دەگەێنێت هێرشی سوپای تورکیا بۆ سەر هەرێمی پاراستنی میدیا با ڕەزامەندی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە و ڕاشی دەگەێنێت هێرشەکەی تورکیا هیچ حسابێکشی بۆ سەروەری خاکی عێراق نێژدوێتەوە. با پێی زانیاریەکانی پەیام ئێستا تورکیا لە 3 قۆڵەوە چۆتە زناری کێستەوە و هێزەکانی لەو ناوچەیە جێگیر کردووە. ئاوکات سوپای تورکیا لە سنووری پارێزگای دووەک لە چەندین شوێنەوە بنکەی سەربازینەوەی دروست کردووە بە جۆرێک لە سنووری پارێزگاکە 36 خاڵی سەربازی تورکیا هەن، 9یان لە ئامێدی، 24 لە زاخۆ هەفتانین، 3 لە زناری کێستە و 6 بنکەی سەربازیش لە ئامێدی و زاخۆ و باشیکان. ئاوکات لە ساڵی 2020ەوە تاوەکو ئێستا 11 گوند چۆڵ کراون. لە 3 ساڵی ڕابردووشدا 33 کەسی مەدەنی بەهۆی هێرشەکانی تورکیاوە بوونەتە قوربانی. هاوکات شەوی ڕابردوو 8 فڕۆکەی شەڕکەری هێزەکانی تورکیا سنووری هەرێمی کوردستانیان بەزان. 4 لەو فڕۆکانە بەردەوام لە ناوچەکانی ناحیەی کانی ماسیە تاوەکو سنووری زاخۆ بۆردومانی ناوچەکەیان کردووە. شەوی ڕابردوو 2 جارگەلی بازیە بۆردومان کرا کە دەکەوێتە سنووری ناحیەی کانی ماسیەی سەر بە قەزای ئامێدی. سوپای تورکیا لە چوارچێوەی ئۆپراسیۆنەکەیدا 3 خاڵی ستراتیژی کۆنتڕۆڵ کردووە کە پێشتر هێزی پاسەوانی سنووری عێراقی تێدا جێگیر ببوون، بەڵام پێش دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە ناوچەکەیان چۆڵ کردووە.